ئۆتۆمبیلی خۆماڵی بە پاتری تێسلا بەرهەم دەهێنرێت. ئۆتۆمبیلی بیانی باوی نامێنێت و ئۆتۆمبیلی خۆماڵی دروست دەکرێت. ئەو کەرکووکی چەندین ساڵ پشت گوێخرا دەبێت یەکەمین ناوەندی دروستکردنی ئۆتۆمبیل لە سەرانسەری عێراق و بڕیارە لە خۆناغی یەکەمدا 1000 ئۆتۆمبیل دروست بکات. بە هەوڵەکانی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی خۆی مەردی بناغی یەکەمین کۆمپانیای بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە شارەکە دانرا بە ناوی کۆمپانیای ئۆروک کە دەبێتە خاڵێکی گرنگ بۆ بەرەو پێشبردننی کارتی پیشەسازی و بڕیاریشە لە خۆناغیەکەی بەرهەمهێناندا کۆمپانیاکە 1000 ئۆتۆمبیل دروست بکات. دروستکردنی ئەم کۆمپانیاش بە هەوڵە بەردەوامەکانی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بووە کە پاش دەست بەکاربوونی دەستی کردووە بە خزمەتکردنی تەواوی پێکاتە جیاوازەکانی شارەکە و پڕۆژەکە لە سەرڕووبەری 375,000 مەتر چوارگۆشە دروست دەکرێت و 300 ملیار دیناری عێراقی تێدەچێت. وا بڕیارە لە ماوەی ساڵێکدا کارەکانیان تەواو بکەن و کۆمپانیاکە لە شارەکەدا بکرێتەوە و لە خۆناغی یەکەمی بەرهەمهێناندا 1000 ئۆتۆمبیل دروست دەکرێت. لە مەراسیمی دانانی بەردی بناغی پرۆژەکە پارێزگاری کەرکووک باسی لەوە کرد. ئەم پرۆژە استراتیژیە بە هاوبەشی چەند وڵاتێکی پێشکەوتووی پیشەسازی ئەنجام دەدرێت، ئەوانیش ئەمریکا و ئەڵمانیا و تورکیایە و دەبێتە گرنگترین کارگە لە وڵات. باسی لەوەش کردووە ئەمە دەبێتە بازدانێکی گەورە بۆ ئابووری شارەکە و بۆ تەواوی عێراق و دەشمانەوێت ئۆتۆمبیلی کەرکووک بچێتە وڵاتانی جیهان. هاوکات بەیدە عەبدولساحیب ئەنبار نوێنەری کۆمپانیای ئۆروک لە دوای دەستخۆشی لە تەواوی هەوڵەکانی پارێزگاری کەرکووک و سەرپەرشتیکردنی ڕاستەوخۆی پرۆژەکە ڕێگەیان کە کارگەکە ئۆتۆمبیلی عێراقی ئازبەرزی جیهانی دروست دەکات بە بەکارهێنانی نوێترین تەکنۆلۆژیای پاتری لیتیۆم کە لەلایەن کۆمپانیای تێسلا بەرهەمهێنراوە. هەروەها سەبارەت بە ناوی ئۆتۆمبیلەکە باس لەوە دەکات. ناوەکە دەگەڕێتەوە بۆ مێژووی شارەکە و لە ناوی کەرکووکەوە وەرگیراوە. کردنەوەی ئەم پرۆژەیە هەلیکار بۆ چەندان کەس دەرەخسێنێت و دەبێتە ناوەندێکی گرنگی پیشەسازی و ئەمەش بەڵگەیە لەسەر قسەکانی پارێزگاری شارەکە کە بەردەوام لە هەوڵی ئەوەدان دەستی ئاوەدانی بگێنن بە شارەکە و هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنن.